بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە زنجیرە وتاری ئاسایشی ڕۆح و لە خزمەت کتێبی نایابی ئەددا وەددەوای زانای پایەبەرز ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئێمە زۆر دەرسمان گوزەراندووە و کەمێکمان لە کتێبەکە ماوە. دوای ئەوەی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی گوناهەکانی بۆ کردین و ئەنواعی جۆری گوناهەکان لە شەریک بۆ خوا قەراردان و لە کوشتنی مرۆڤ و لە زینا و لیواڵتە و سیحاق و هەموو ئەو گوناهانەی بۆ باس کردین. دواتر هاتە سەر باسی خۆشەویستی بە درێژی، چونکە ئەگەر مەسائلی خۆشەویستی نەبێت گوناه ناکرێت، بەتایبەتی لە بابەتی زینا و لیواڵتە و ئیتیانی بەهائیم و هەموو ئەو بابەتانە خۆشەویستی پاڵ بە ئینسانەوە ئەنێت کە وای لێ ئەکات کە بەرە گوناهی ببە. بۆیە بە درێژی باسی مەسائلی حبی بۆ کردین و هەردوو جۆرەکەی حب و خۆشەویستی سەواء خۆشەویستی مەزموم و زەمکراو یا خۆشەویستی مەحمود و سوپاسکراو بۆی باس کردین. ئەمڕۆ فەصلێکی تایبەت باسەکە، ئەفەرمێ الحب لله وحده فصل، یەک فەصلی تایبەت بەس باسی ئەمەکە خۆشەویستی تەواوی خۆشەویستی بۆ خوا جەلە جەلالوه. ئەفەرمێ دوای ئەوەی ئەوانەی پێشوت زانی بزانە هەرچی شتێکی زیندوو هەیە ئللا ئەبێ ئێرادەی هەبێ، ویستی شتەکان بکات، خاوەنی ئیختیار بێ. دوو ئەبێ مەحەبەت و خۆشەویستی هەبێ. سێ ئینجا بەپێی ئەم دوانە کردەوەی پێ ئەکرێ. یعنی تەسەوور کە ئەگەر خۆشەویستی نەبێ کێ نوێژی پێ ئەکرێ، ئەگەر خۆشەویستی نەبێ کێ ڕۆژی پێ ئەگیرێ، خۆشەویستی بەشە مەحمودەکەی نەبێ. بۆیە ئەفەرمێ هەموو شتێکەوە حەڕەکە ئەخاتە بوونەوەرەوە بریتیە لە مەحەبەت و ئێرادە. ئەم دوو شتە دەی هەرچی مەوجودات هەیە، هەموو حەرەکات و هەموو جوڵەیەکیان هەیە، هەر هەمووی لە پێناوی خۆشەویستەکەیانایە کە خوایە جەلە جەلالوه. خوای گەورە لە قورئانە فەرموویەتی لەو کانە فیهما ئالیهەة ئیلا الله لەفەسەدەت. طبعا عیبادەت بە حب و خۆشەویستی ئەکرێگەرە ناکرێ، ئینسان قەت ناتوانێت عیبادەت کە. هەموو جۆرەکانی عیبادەت کە ئینسان جێبەجێ ئەکا بە مەحەبەتەوە ئەیکا. مەحەبەت بەشێکی سەرەکیە لە عیبادەت. طبعا عیبادەت سێ جۆر ئێمە عیبادات ئەکەین. بەشێک لە عیبادەتەکان پێوترێ عیبادات القلوب. چۆن گوناه هەیە لە دڵە، عیبادەت هەیە لە دڵە. یعنی لەوەش ئینسان بڵێ باشە بە دڵما چۆن، یعنی ئەخۆ کیبر بە دڵ ئینسانە ئەگوزەرێ و بە گوناهیش لەسەری ئەنووسرێ. ڕیا بە دڵیە ئەگوزەرێ و بە گوناهیش لەسەری ئەنووسرێ. بە هەمان شێواز ئیخلاص بە دڵە ئەگوزەرێ و بە عیبادەتیش بۆ تەنووسرێ. مەحەبەت و خۆشەویستی بە دڵە ئەگوزەرێ. چەندێ خوات خۆشەوێ، چەندێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خۆشەوێ کە پێشتر دەرسەکانی پێشتر باسمان کردووە. ئەم مەحەبەتە حەڕەکەیەکی دڵە، جۆرێک لە عیبادەتەکان لە دڵایە، جۆرێک لە زمانایە، زمانیش ئەنواع جۆری عیبادەتی خۆیە، بڕێکی کردەوەیە. چی کردەوە هەیە کە ئینسان جێبەجێ ئەکا، چی کەلیمە هەیە کە بە زمانی ئینسانە دێت ئەگەر نیفاق لە ئارایە نەبێ. ئەگەر نیفاق لە ئارایە نەبێت، وان لە مەسەلەی جن و ئینسا مەسەلەی نیفاق هەیە. ئەفەرمێ ئەگەر نیفاق لە ئارایە نەبێت، هەموو ئەوانەی کە ئینسان ئەیانکا لە وتن یان لە کردن هەر هەمووی لە مەحەبەتەوە سەرچاوە ئەگری. خۆ ئەگەر ئینسان گوناهیشی کرد، بە زمانی گوناهی کرد، جۆرێک مەحەبەت هەیە. ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە، فەرمێ جاری وایە ئینسان ئەوێت زەمی کەسێ بکە، ناتوانێت زەمی ڕاستەوخۆی کە، یعنی ڕاستەوخۆ باسی بکە زەحمەتە بەلایەوە. و لەوەی خەڵک لێ قبول نەکەن دانیشی لە مەجلیسا باسکە، بەڵام باسی ئەکرێ مەسەن باسی مسلمانێک ئەکرێ ئەڵێ کورە کاتی خۆتانی پێوە مەکوژن کاکە و ئەزی لێ بیانە دەست خوا.
ئەم بیانە دەستخوا زۆر معنایتە یان دوعای وە کورە دەخوا عەفوی کاوە ئەزی لێ بێنە ماڵە ئاوا بێ یعنی مەرج نییە ئیلا ڕاستە و خۆت و ئەو کەلیمەی لە زمانە دەرەچێ باشە بە گوناهەکە بێت نا حرەکەی ناوەوەی دڵ بۆیە ئەفەرمێ ئیمام ئەفەرمە جاری وایە ئینسان ئەچێ کردەوەیەکی زۆر چاک ئەکا وەڵام ئەم کردەوە چاکە پاڵنەرەکەی کە مەحەبەتی خوانیە بە گوناه لەسەری نووسێت ئەبێ پاڵنەر بۆ هەموو کردەوەیەک مەحەبەت بێ بۆی ئەفەرمێ لەو کانە فیهما آلیهة إلا الله لفسدتا یعنی ئەمە زۆر کات کە مناڵ بووین واتی ئەگەیشتین لە تەفسیری ئەو ئاەتە ئەمانوو ئەگەر خوایەکی تر هەبێ یەکێکیان ئەڵێ باران نەبارێنم ئەویتر ئەڵێ باران نابارێنم یەکیان ئەڵێ ئەستێرەی دروستەکەم ئەویتر ئەڵێ ئەو باسی ڕبوبیەتە خۆ باسی ئولوهیەت نییە ئەمە ئاەتە باسی ئولوهیەتەکە ئەفەرمێ لەو کانە فیهما آلیهة إلا الله ئەگەر پەرستراوێکی تر هەبێ غەیری خوا جەل جەلالوهو بەحەق ئاسمان و زەوی هەمووی تێکەچ بۆ چونکە مەحەبەت نامێنێ حرەکە و جوڵە و سەکەناتی هەموو کەون و کائینات بە مەحەبەتی خواوەیە کە مەحەبەتەکە نەما هەموو سقوطەکە ئەدا بەیەکە بۆیە ئیمام ئیبن القەیم لێرە زۆر جوان ئەم مەسەلە ڕۆشن ئەکاتەوە ئەفەرمێ خوای گەورە نەیفەرمووە نامێنێ فەرمێتی چی لە فەسەدەتە فەسادت بڵاوە بێتەوە لەسەر ئەو کەلیمەش بۆست واتە لەو کانە فیهما آلیهة إلا الله لفسدتا لە دوو ڕوانگە و لەسەری بۆستە یەکەم سیر کە باسی ئالیهە ئەکا باسی ڕبوبیەت ناکە دوو باسی فەسادەکە باسی عەدەم ناکە خۆ ئەگەر ڕبوبیەت بوایە عەدەم ڕووی ئەدا بۆ ئەستێرەکانیان نابەیەکە هەر هەمووی شپرزە و دنیا نە ئەمە خوای گەورە باسی ئەوە ناکا بڵێ وەڵا ئەگەر بێت و دوو پەروەردگار لەسەر زەوی هەبێ کەون و کائینات باڵێن فەساد ئەبێ گەندەڵ ئەبێ نە باسی ئەوە ئەکا ئەگەر دوو پەرستراو لەسەر زەویە وجودی تەواجودی هەبێ یان لە ئاسمانەکانە تەواجودی هەبێ لە فەسەدەت دەی ئەگەر ئەم ئاەتە تەسەوورکەن لە زۆرێک لە کوتوبی تەفسیریشە ینی تعبیری ئەم ئاەتە بەچی دراوەتەوە بەوەی کە باران ئەبارێ باران نابارێ مەسەلەن توانە یەکێکیان ئەگەر دوو خوا هەبێ یەکیان ئیرادە ئەکا باران بارێکیان ئەو باسی ڕبوبیەتە خۆ ئاەتەکە باسی ئەوەی نەکردو و باسی ئینعدامی نەکردووە باسی فەسادەتی کردووە بۆ چونکە چۆن ئەم کەون و کائیناتە نابێت دوو خوای تیا بێ فاسد ئەبێ هەر دڵێک دوو پەرستراوی تیا بوو فاسد ئەبێ ئەوە قسەکە هەر دڵێک دوو پەرستراوی تیا بوو فاسد ئەبێ ناکرێ بڵێم وەڵا خواشم خۆش ئەوێ و لە بەرامبەریشە پێڕی شێطانیشم خۆش ئەوێ ناکرێ شتی وایە کۆ نابێتەوە ئەم دووشتە مەحاڵە چۆن لە کەون و کائیناتە دوو ئیلاه کۆ نابێتەوە دوو پەرستراو کۆ نابێتەوە بەخوا لە دڵیشا کۆ نابێتەوە بۆیە ئەفەرمێ ئەم فەسادە خوای گەورە فەرموویەتی یعنی ئەیان هێڵمەوە یعنی ئەگەر دوو ئالیهەش لەسەر زەویە هەبن تەواجودیان هەبێ لە دڵی ئینسانەکە ئینسانە ئەمێنێ وەکو خۆی بەڵام فاسد ئەبێ بۆگەن ئەبێ کەون و کائیناتیش ئەگەر دوو ئالیهەتی تیا بێ عینەن بەڵام فاسد ئەبێ ئەمێنێتەوە بەڵام فاسد ئەبێ ئەفەرمێ بەم سەلاح و بەم ئیستیقام و بەم وردەکاری و بەم شێوازە نامێنێ چونکە ئەو کاتە نظامی دوو پەرسترا و هەر یەکەیان شێوازێک ئەبێ هەر یەکەیان بە شێوازێک بڕیار ئەدا کە پەرستنی بۆ بکرێ ئەو کاتە لە دڵ و دەروونەکانی ئینسانە لە گەردوونە هەر هەمووی تێکدان ڕوو ئەدا چونکە ئەو مەحەبەت و خۆشەویستە نامێنێ کەوا بێ کاملی مەحەبەت بۆ ئیلاه بێ بۆ پەروەردگارە بێ کە ئەی پەرستین اینجا تەواو ئەفەرمێ ئەم مەسئلە چۆن لە شەریعەتە مەسەلەن ئەمە وتومان ئەگەر دوو مەلیک هەبن ئیلا تێکەچی ئەگەر بێت و ئافرەتێک مەسەلەن دوو نێرینە لەگەڵ یا جوود ببن فەساد ڕوئەدا ناڵێن ئافرەتەکە نامێنێ ئەڵێن فەساد ڕوئەدا باشە ئەنواع لەوە چەند نەخۆشی ئەنواع فەساد تێکبوو تێکچوونی یەکێک لە مەقسەدە زۆر گەورەکانی دین کە پاراستنی نەسەبە ڕوئەدا بۆیە ئێمە لە مەسئلە ئەڵێن لە هەموو شتەکانە لەو کانە فیهما آلیهة إلا الله لفسدتا فساد ڕوئەدا حتى ابن القيم لێرە قسەیەکی زۆر عەزیمە کە ئەفەرمێ هەتا خەلیفەی موسڵمانان یەک خەلیفە هەبوو ئومەتی ئیسلامی هەر هەمووی سەریان بۆ دائەخست ئەفەرمێ کافر بە هیچ شێوازەوە موسڵمانی نەئەوێرە تۆ بیرکەنەوە زمانی ئیمامی عومەرە
بڕیار ئەدەن لە زمان ئیمامی ئەبوو بەکر بڕیار ئەدەن موسڵمانان مەشغوڵکەن دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەسیحیەت. ئیمام ئەفەرمێ واللهی مەشغوڵیان ئەکەم منیش بە خالدی کوڕی وەلید دەرسێ بۆم باس کردوون لە وازانم ئەو کاتانەمە کە بە ئۆنلاین ئەوم باس کردووە لێرە، یعنی بە خالدی کوڕی وەلید هەموو مەسیحیەتی ئەوە کرد، هەموو مەشغوڵ کردن گیریان خوا بەدەست خالیدەوە. بیرکەرەوە هەتا خەلیفەی موسڵمانان هەبوو هیچ دەوڵەتێک نەبوو لە جیهانە بتوانە بەرامبەر بە موسڵمانان بوەستێ. کاتێک کە موسڵمان تەفرەقەیان تێکەوت چەند پاشایەکی زۆر دروست بوو ئەوەمان لێ هات، هەر یەکەی بە شێوازێک و هەر یەکەی بە کەیفێتێک کەوا بوو مەسئلەی مەحەبەت و خۆشەویستی لە گەردوونە کە پاڵنەرە بۆ هەموو جۆرەکانی عەبدایەتی ئەبێ یەک جۆر عەبدایەتی هەبێ، ئەویش بۆ زاتی پاکی پەروەردگار بێ و بە هیچ شێوازێک بۆ شتێکی تر عەبدایەتی نەکرێ. دەی هەموو ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی و لە هەر هەموو گەردوونە هەیە هەمووی پێویستی بە پەرستراوێکەیە تاق و تەنها. منی مرۆڤ کاتێک کە پەرستن ئەەکەم ئەبێ دارێک لە پەنامە هەمان پەرستن بکە. منێ خوایەک ئەناسم ئەبێ ئەویش ئەو خوایە بناسم، ئەبێ تەیر و توورێکیش هەمان خوا بناسێ. بۆیە مامۆستا سەعیدی نورسی ئەفەرمێ قەت خۆت بە تەنها مەزانە ئەی موسڵمان، ئەگەر لە شوێنێکە عەبدایەتیت کرد بە تاقی تەنها بووی کەس نەبوو وا تەسەوور نەکەی بە تەنهایی. واللهی لەو لەحظەی کە تۆ عەبدایەتی ئەەکەی هەزاران موسڵمان، هەزاران خواناس و مؤمن خاوەنی ئیلاهێکی واحد ئەلەوێ لەو دەوروبەرە هەن، لە جن لە مەلائیکە لە دار و درەخت لەو هەموو حەشەڕاتەی کە لەوێ هەیە هە لەو هەموو گیانداری لەوێ هەیە هەر هەمووی پێکەوە عەبدایەتێکە. بەردێک کە تۆ ئەبینی هیچ حەرەکە و جوڵەی نییە و جەمادێکە ئیلا تۆ هەستەکەی گوێ لێ تەسبیحاتی خواک. بۆیە لە معجزاتی ئەحمەدیە مامۆستای نورسی ئەفەرمێ چەندەن کە بەردێک لەسەر دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ دەستی کەسێکی ترە تەنها جیاوازەکەی ئەوەیە لە خزمەت دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەنگیان بەرز کردەوە. ئەگەر ناوەی دەستی تۆ شەر تەسبیحاتەکە سوبحان الله ئەکە، بەڵام لە دەستی مبارەکی ئەوە دەنگیان بەرز کردەوە بە ئەشکرا ئەسحاب بیستیان. بۆیە ابن القیم ئەم نەزڕەی هەیە هەموو گەردون پێکەوە عەبدایەتی یەک تاک إلهك كخوايا جل جلاله. أفمن ما اتخذ الله من ولد وما كان معه من إله نا كري هالقرت وخوا جل جلاله كري ببي نهيج إلهي كتريشي لقلايا أقر وابوا إذا لذهب كل إله بما خلق ولا على بعضهم على بعض. أفرمي هر خوايا لو خوايا هر إله لو إلهنا بشي خوي مخلوقاتي دروسة كلك عبداياتي بكن هندي كان بسر هندي كان ظالبون سبحان الله عما يصفون. خوا زور باكو بيقرت لويك كافران أيضا كألن شريكي خوا جل جلاله يان كركي هي وكو مسيحية كألن خواك عالم الغيب والشهادة عالم الغيب والشهادة هرشي اشتيك بنهانا هرشي أشكرا أيزاني فتعالى عما يشركون أو زور برزا لويك أوانا شريكي بقرار أدن. يا أفرمي أم اتخذوا آلهة من الأرض وهم ينشرون لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا سبحان الله رب العرش عما يصفون. لدواء آياتنا سبحان الله تسبيحك سبحان الله زور قوري لكردية أجر كلميك أو بيدالين باكو بيقرت بين بيشاي وخوتان آوانيك أجر توز قرت بيتي باشا وێنەی خۆتیا زۆر لێڵە ئەگەر ئاوێنەیە هیچ تۆزی پێوە نەبێ بێگەرد بێ ئەوە تەسبیحی خوایە یعنی خوایەک زۆر پاک و بێگەرد یەک عیب و یەک خەلل لە کاروباریان نییە. هەمیشە لە دوای ئەو کەلیماتەی کافران و بێدینان یەکسەر باسی ئەو کەلیماتانە ئەکا کە تەسبیحی خوای تایە. ئێمە ئاەتێکمان هەیە طبعا إشكالية زور دروس أكا لما مسألة أيش أفرمي قل لو كان معه آلهة كما يقولون إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا. أجر لقل خوايا كومل آلهة هن وكوانا الزعم أبن كافران ومشركان بيان ويا كخواي ترهيا أفرمي إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا. ديك وابوبا بوراي خاوني عرش رجاء بدوزنا وبيبقن
تەمەنم ئاەتە باشە ئیذا لەبتەغوا إلى ذي العرش سبيلا ما بەستەکە چییە؟ ئەفەرمێ ابن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ قەولێک هەیە ئاوای تەفسیرەکە ئەفەرمێ ئەگەر ئەمانە وا هەستەکەن ئەمانەی خۆیان خوان دەبا بچن عەبدایەتیان بکەن و لە خوا نزیکیان خاتەوە چونکە ئەوانیان و ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئێمە عەبدایەتی ئەو پتانە ناکەین تەنها بۆ نەبێ لە خوامان نزیککەنەوە دێ ئەفەرمێ بە بچن لە خواوە نزیکیان کەنەوە باشە کە ناتوان لە خواوە نزیکیان کەنەوە کەوابوو ئەم جوابە چۆن لە وەختی خۆی مەلاتیان و تەحسیلی حاصڵە شتێکە کە بووە مشرکین هاتوون عەبدایەتیان کردووە عەبدایەتی شتانێکیان کردو بۆی لە خۆیان نزیکاتەوە خۆش ئەفەرمێ دێ با بچن لێوە نزیک بنەوە لە خوا بزان ئەتوان نزیک بنەوە لە غەیری ئەو شەریعەتێک کە خوا جەل جەلالوهو دایمەزاندەوە دایناوە ئەم مەحەبەت و خۆشەویستیە کە باسی ئەکەین و لە خزمەتانەوە چەند دەرسێکە لەسەری ئەڕۆین ئەبێ بەری هەبێ بەر تۆ دارێک ئەنێژی چاوەڕێ ئەەکەی چاوەڕێ ئەەکە ئەی هەتا بەرەدە ئەبێ بەر بدە بەری ئەم مەحەبەتە چییە؟ ئاثەواری ئەم مەحەبەتە چییە؟ ئەمە گرنگە ئەفەرمێ والمەحەبەت لها آثار وتوابع ولوازم وأحكام وكاكا محبت چەندین بەروبووم و ئەثەری هەیە دەرەکەوێت لە ژیانی تۆیە باشە چەندین ئەحکام هەیە چەندین شت هەیە بە دەوریە کە دەرەکەوێت ڕۆژانە محمود بێ یا مەذموم بێ لە ئەخلاقی تۆیە دەرەکەوێت اینجا چەندێک نزیک بی چەندێک دوور بی محەبەتەکە چەندێک زیاتر بێ لە کاری تۆیە دەرەکەوێت وەختی خۆی ئەمانەوە ئەگەر کەسێک کوڕێکی خۆی زۆر خۆش بێ باوکێ کوڕەکەی خۆی زۆر خۆش بێ تۆ هەرچی باسکەوە ئەیباتۆ بۆ لای کوڕەکەی خۆی ئەڵێ کاکەگیان بەخوا نەفەرێکم بینی ماشاءالله زۆر زیرەک بوو کورە ئەڵێ زیرەکی ماڵەوە بێ زۆر مهمەوە ئەمە دوای تۆزە یەتە سەر زیرەکی کوڕەکەی خۆی باسی زیرەکی کوڕەکەی خۆیەک باسی کاسبی بکەی دوای تۆزە یەتە سەر باسی کاسبی کوڕەکەی چکە بۆ ئەو خۆشەویستێکی خۆی هەیە ئێستا شەروایە لە مەجالیسا بڕۆم یەک تۆزدانیشە قسەیە فڕێ بەو سیرکە هەرچی ئەحزابە دەریەخێ چکار کەسە كل لليلى يعني هر كسر قراني بو ليلى خوي الله يكسر لي بو درك أمل لكية ولا تبير ركا وشون بو شو كخوش زماني بو خوش يستكي خوي هواركا دنگا دبرو إما هري شكل إما أبي الزور لما سليم محبتها سري آثار كان كين دي مسلمان يصير كي ذكري خواك باسي خواك صلوات أداء الله نخف سخي كل الله السخاوات لا إخوة جل جلاله بابا يو توزانا دور نسير كان كمولو كائناتها مرزق دا أو يا سخي أو يا كريم باسي هرشتي كان أو باسي خوية تويات بويا أصحاب كاتك أتشون شويني قرم بيري جهنم وخوانا كود أتشون شويني خوش بيري بهشتي أنا كود يكسر سبحان الله تبارك الله أم كلمات جوانا أنا بسر زماني أنا أهد بوي أبي آثاري محبته كان ضلالت بلا سرتو أبي دركه وأودري أخاتو چنق نزيكي لو محبوبه وچنق دوري لمحبوبكت دب أخوة كسيك عقل بيت حياتي تيابي أخوة بحياتي محبتي هالنا بجيريك الزري اللي يبدأ بلكو هميشا أشي بدواي خوشويستيكا أقريك سودي هبي بو جياني بو آخرتي ناچێ لەگەڵ شتێکە خۆشەویستیکە کە لە خۆی نزمترە وەکو ئاژەڵەکان وەکو داروبەر عەبدایەتیان بۆ بکە ناچێ لەگەڵ شتێکە خۆشەویستی بەستێ لە کە هاوتای خۆیەتی وەکو مرۆڤەکان ئەچێ یان کەمتر لە مرۆڤەکان لە جین و ئینس و ئەمان ئەفەرمێ ئەچێ لەگەڵ شتێکە پەیوەندی ئەبەسێ کەسی عاقڵ کە لە خۆی بەرزتر لە خۆی خۆشەویستتر ئەچێ لەوێوە کاری لەسەر ئەکا ئەفەرمێ دەی هەموو جۆرە مەحەبەتێک كإنسان لخويا أي بينته أجر محبتك لبيناوي خويا أبو مداركي لدروبري رب العالمين هل أصورة أفرمي أو بروبومي أو محبتك لضلياتك هي خويا جل جلاله أو شيء بخير وأجر بونسر بنمونا كسيكي مسلمان خزاني خوي خوش خزانك هاوسر مسلمانك خوي خوش باشا دايكو باوشك منالك خويا خوش أمان بوشي خوش كما خلاطي خوشويستي قوريانا الرسولي محبوبة بو بيغمري خوما صلى الله عليه وآله وسلم خوشوي أفرمي إمام غزالي شكر الرسولي محبوبة أو كسيك خوشويستي نراوي خوشويستا كما لا من أويش خوشويستا
قسەی خۆشەویستەکە بۆ لە خزمەت قورئانە ئەمە گوێ ئەگرین ئەوەستین کەلیماتەکان چێژیان لێوەرەگرین چونکە کەلیماتی خۆشەویستەکەمانە بەلامانەوە زۆر شیرینە بۆیە ئەفەرمێ هەموو دڵی ئینسانی موسڵمان پڕ لە خۆشەویستی خوا ئەبێ پڕ بێ لە خۆشەویستی خوا جەل جەلالوه و ڕەنگدانەوەی هەبێ لەسەر هەموو کایەکانی ژیانی لەسەر زمانی لەسەر کردەوەکانی هەمیشە بەسەر دەوری لەسەر ئیعتیقاد و فکری هەمووی لە پێناوی ئەوە سەرفکە ئێمە شوبهات و شەهەواتمان هەیە شوبهات بۆ عەقڵی ئینسانە شەهەوات بۆ ئیمانی ئینسان یان با بڵێن بۆ فیتڕەتی ئینسان لە فیتڕەتی ئینسانیەت لا ئەدا شەهەواتی ئینسان چونکە هەموو شتێک لە دینە ڕێژەی بۆ دانراوە ترسنۆکی زۆر خراپ هەڵەوەڕی زۆر و پەلاماردانی زۆر هەر خراپ شەجاعەت و ئازایەتی جوان و چاک هەموو وەسەتەکان لە تەباعی ئینسان شتێکی باش بەڵام ئەوەی کە مەذمومە ئەوەیە بۆ ئەم سەربڕێیە بۆ ئەو سەربڕێی کەمتەرخەمی لە فیتڕەتی خۆتاکەی باشە ئەکاتە ترسنۆکی جەبانی ڕەزیلی مەسەلەن زیادە ڕەوی تیاکەی ئەکاتە بە هەدەردانی ماڵ ئەکاتە ئیسراف ئەکاتە تەبزیر ئەکاتە با بڵێن حرز بۆ شتێک کە جێگەی خۆی نیە بەڵام وەسەتەکانت گر ئەکاتە ئینفاق لە پێناوی خوایەوە بەخشندەیی و هەمووی بە ئەجر بۆ ئەنووسرێت لەولاترەوە کاتە شەجاعەت و ئازایەتی و پیاوەتی و شەهامەت و وەسەتیەتەکان هەموو کاتێک کە مەحەبەتی خوا لە دڵتا ئەبێ و بە پێی نظامی ئەو ئەچی بەڕێوە هەموو شتێک لە تۆیە جوان دەرئەکەوێت بۆیە ئەفەرمێ دەی هەرچی ئاعتیقادێکی فاسد لە ئینسانە دروست ئەبێ کە مەذمومە سەرچاوەکەی لە شوبهەیەکەوە کە ئەم کەسە دڵی بۆ شوبهەیە ئەچێوە لەناو ئەم شوبهەیە غەرقە دوایی مەحەبەتی خوا بە ئەندازی شوبهەکە لە دڵی کەمە بێتەوە جا ئینسانی موسڵمان کە ئیمانی ڕاسخدا مەزرا دەیان شوبهات بهڕوژێ ئەم ئیمانەکەی جوڵە ناکە وەکو خۆیەتی ئەگەر ئیمانەکەی دا نەمەزرا بوو ئەو کاتە بە ئەدنا جوڵە و حەرەکات سوبحان الله سەیرەکەی ئەم کێشەیەکی بۆ دروستە بێ گرفتی بۆ دروستە بێ لە دڵیا تەزەبزوب دروستە بێ سەبارەت بە ئیمانەکەی ئەفەرمێ دەی بزانە هەموو جۆرەکانی ئەوەی کە بە دەوری مەحەبەتە ئەسوڕێنەوە حکمی مەحەبەتی خۆیان هەیە واتە تۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆشەوێ لە پێناو ئەوە بەمە چەندێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر خۆش بێ ئەوە خۆشەویستیت بۆ خوا زیادەکە چەندێ پیاو چاکانت خۆش بێ ئەوە مەحەبەتێ بۆ خوا زیاد چونکە هەمووی لە پێناوی ئەوە خۆشەوێ چەندێک حتا خێزان و مناڵت خۆش بێ هەمووی لە پێناوی خۆیان خۆش دویستووە لەوێ مەحەبەت زیادەکە بۆیە مەسائلی خۆشەویستی محرکی ئەساسیە و بەروبوومەکەی زۆر زۆر جوانە کە ئینسانی موسڵمان دەستگیری ئەبێ ئەڵێ وەڵاهی خۆشەویستی خراپیش بە هەمان شێواز ئاسارەکانی دەرئەکەون هەندێک خۆشەویستی هەیە دوور دەخاتەوە لە نوێژی جەماعەتێ دووری ئەخاتەوە لە نوێژ و تاعەتێن دووری ئەخاتەوە لە ذیکر و ئەورادە مێشک و خەیاڵ و زیهن هەمووی داگیرەکە باشە شتێکی دونیەوی ئیتر مادەیە ئیتر سوڵتەیە ئیتر مەسائلی جنس و شەهەواتە هەر شتێکەیە لەم بابەتانە سەرەکەی تو ئەبە بە کەنارێکی ترە بە شوێنێکی ترە دەی ئەو کاتە تو ئەزانی کە ئەفەرمێ ئیمام ئیبن القەیم ئەفەرمێ وەڵڵاهی ئاثاری ئەمە لە دنیا دەرەکەوێ تووشی ئەنواع غەمۆکی و ئەوانە ئەبی لە ئاخرەتیشا ڕۆژێک لە ڕۆژان حەسرەتێکی زۆر گەورە ڕووتی ئەکا کە کاتی هەستەکەی ئەو هەموو کاتە جوانت لە شتێکی بەلاش و بەتاڵا سەرف کردو هەر یەکێک لە ئێمە لە خزمەت ئەم ئاەتا پێویستە چاو بکەینەوە کە خوای گەورە ئاثاری مەحەبەتیایە باسەکە ئەفەرمێ ما كان لأهل المدينة ومن حولهم من الأعراب أن يتخلفوا عن رسول الله ولا أن يرغبوا بأنفسهم عن نفسه نابي أهل مدينة وأويل دور بري مدينة لأعراب كان پشت كان پیغمبری خوا صلی الله علیه و سلم لو دعا کون بۆیان نییە شتێکی وا بکەن دواکەوتن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاثاری مەحەبەتە نابێ نفسی خۆیانیان لەو خۆشتر بوێ بأنهم چونکە ئەوان لا يصيبهم ظمأ جارێک نەبوو ئەوانە توونی بن ولا نەسەب ناڕەحەت بن باشە ولا مەخمەسەتون جارێک نەبووە کە برسیان بێت و بکەونە تەنگەلانیەک لە ڕێی خوایە نهر أوا ولا يطؤون موطئا يغيظ الكفار بخوا قاچیان لە شوێنێکە داننەوە کە کافران پیان ناخۆشە لەو شوێنە تەواجودیان هەبێ باشە ولا ينالون من عدو نيلا هیچ جارێک نەبووە لەگەڵ دوژمنە شەڕکەن و زەفەرێ بە دوژمن برن إلا كتب لهم به عمل صالح إلا كردويك صالحيان بو نسراوة
إن الله لا يضيع أجر المحسنين خواهي گەورە ئەجری ئەو کەسانی محسن بەهدەریان نادا ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة هیچ بەخشینێکی بچووک گەورە نییە ولا يقطعون واديا هیچ دۆڵ و شیوەڵێک نییە ئەوان تێپەڕێنن إلا كتب لهم إلا بخير وأجر بۆیان ئەنووسرێ ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون ويخواهي گەورە جوانترین پاداشتیان باتەوە دێ ئەفەرمێ سێری ئەم ئاەتە بکە ئیمام ئەفەرمێ بزانە ئاەتی یەکەم باسی تاعەتەکانیانەکە ئەو شتانەی کە لە تاعەتەوە دروست ئەبێ هەر یەکێک لەمانە لا يصيبهم ظمأ تونیتە بێ بە ڕۆژوو ئەبی تونیتە بێ لە جیهادا تونیتە بێ لە حەجە تونیتە بێ لە عومرە لە هەر شوێنێک ولا يطؤون موطئا يغيظ الكفار بەخوا شوێنێک نییە تۆ قاچی تێ بخۆی کە کافران پێیان ناخۆشە بچیتە زانکۆ قەرەمە ناوە زانکۆ هەمووی بکەنە منارەی جوان هەمووی ئافرەتی جوان بە حیجابی جوانەوە باشە وەکو منارە گەنجی جوان وەکو منارە لەناوە ئەزانی چەند پێی ناڕەحەتن هەمووی بە ئەجرە نووسرێ ولا يطؤون موطئا يغيظ الكفار بڕیارمان داوە شوێنێک هەیە فەسادی زۆ تیا ئەکرێ قەرارمان داوە ئێمە بچین لەوێ سەیران باشە لەوە چێ زۆر کەس پێی ناخۆش بێ ڕۆژە ئەو شوێنی سەیرانیان لێ گیرە هەمووی ئەو چەند ساتەی کە لەوێی هەمووی بە ئەجر بۆتە نووسرێ هەر شوێنێک مەجلیسێک ئەزانی ئەگەر تۆ لەوێ بی غەڵەتێ بەرامبەر بە دین ناکرێ ئەچم لەو مەجلیسە دائنیشم بۆی غەڵەتەکە بەرامبەر بە دین نەکرێ ولا يطؤون موطئا يغيظ الكفار کە پێیان ناڕەحەت بێ إلا هەمووی ئەمانە بەرهەمی کردەوە ساڵحەکانی تۆن ئەی کردەوە ساڵحەکان خۆیان ئینفاقەکەی ئەبەخشی لە پێناوی خۆیان نا ئەچی شیوەڵێک ئەبڕی بە پێ بۆ شوێنێک ئەڕۆی لە پێناوی خۆیان هەمووی ئەجر و پاداشتێ بۆ ئەنووسرێ دەی یەکەم دانە هیچیان لە فعلی خۆیان نییە خۆی نەیکردووە قەدەرەن تونی بوو لەوەچێ بە ڕۆژوو بە هیچ تینو نەبێ بەڵام جارێ بە ڕۆژوی تینو تەبێ تۆ بە ڕۆژووبوونەکەت کردەوەکەت کردو بەڵام ئەثەرێکی کردەوەکە بە ئەجر بۆت نووسراوە ئەی چۆن لە مەحەبەتە ئەثەرەکان نانووسرێ هەموو ئەثەرەکان نانووسرێ تۆ خوات خۆشەوێ جەلە جەلالوو لە پێناوی خۆشەویستی خۆیە تۆ هاتووی یەک جار خۆت گرتوتەوە لە نەزەری حرام یەک جار خۆت گرتوتەوە لە غەیبەت یەک جار خۆت گرتوتەوە لە بوهتانکردن یەک جار یعنی هەموو یەک جار لە جاسووسی خۆت گرتوتەوە هەمووی بە ئەجر بۆتە نووسرێ نا لەبەر خاتری ئەوەی کە خۆشەویستەکەم لە دەست نەدەم زوو تەوبە ئەکەم نەبادا گوناهێکم کردێ پێم نەزانی بێ عەفوم کە لە گوناهێکە نایزانم عەفوم کە لە گوناهێکە ئەیزانم ئەمە هەمووی ئەثەرە ئەمە هەمووی بەرووبوومی خۆشەویستی خۆیان جەلە جەلالوو بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەم مەحەبەت و خۆشەویستی هەیە کە ڕەونەقی بداتێ گەورەی بکە بەرزی کاتەوە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە کە ئاثارەکانی مەحەبەت لە خۆیان جێبەجێ بکە بەخوا ئەم بەرووبوومی مەحەبەتانە لە ئێمە نەبێت حتما ئێمە مەحەبەتمان کرچووکاڵە بەرامبەر بەخوا جەلە جەلالوو بۆچی تۆ شەوێک کە هەڵئەسی ئەمە ئەثەری مەحەبەت نییە لەبەر خاتی خوا و دەست نوێژ بگرە و نوێژی بەیانی و جێبەجێکە و دوور کا سونەت لە پێشیا بکە و ذیکر بخوێنە ئەمە ئەثەری مەحەبەتە ئەمە ئەثەری مەحەبەت پیاوچاکیان وتیان چۆن بزانین خوا ئێمەی خۆشە فەرمووی خەریکی چین هیچ کردەوەی بۆ خوا ئەکەن بەڵێ کردەوەی بۆ ئەکەین دەمادام کردەوە بۆ خوا ئەکەن جەلە جەلالوو تەواو دیارە خوا ئێوەی خۆشە چونکە ئەگەر مەحەبەتی ئەو لە دڵتانە نەبێ ئەمە ناکەن زۆر کات گەنج پرسیارەکە من چۆن بزانم پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم خۆشە چەند شوێنی کەوتووی سەری کە هەڵی سەنگیانە ژیانی ڕۆژانەی تۆ لە سەتا چەندی شوێن کەوتەی ئەوە دیارە خۆشتەوە گەنە شوێنی ناکەوی خۆشەویستی خۆش جەلە جەلالوو ئەثەری مەحەبەت دەرکەوت دلیل لەسەرەوەی کە تۆ خوات خۆشەوێ جەلە جەلالوو وەڵاهی ئەگەر خوات خۆش نوێ ناتوانی ببەخشی ناتوانی فلسێک ماندوو بووی پێیات کردووە بیبەخشی ناتوانی لە کاتێکی سەرمایە دەست نوێژێ بگری ناتوانی کاتێ نوێژەکەت خەریکە لە دەست ئەچێ مێشک و خەیاڵ و زیهنت مشەوەش ئەبی خەفەتبارە ئەبی یەیت ئەڕۆی نازانی چی بکەیە تاوکو دەست نوێژێگری نوێژەکەت جێبەجێ کاتێککە گوناهێکەکەی فرمێسێک بە چاوتە یەتە خۆرەمە ئەثەری مەحەبەتە ئەتەوێ ئەوت لێ نەڕەنجێ خۆشەویستەکەت بۆیە چاوەکان فرمێسکی پێایەتە خوارەوە بۆیە ئەثەرەکانی مەحەبەت بە ئەندازی مەحەبەت گرنگ چونکە هەموو ئەجر لە ئەثەرەکانی مەحەبەتە دەرەکەوێت خۆ لەوە ئەچێ بە ویستی خۆت نەبوو بێ کە گریابی ئەوە بەرووبوومی تەوبەیەکی سادیقەکە کردوتە
بەڵام چۆن ولا يطؤون موطئا يغيظ الكفار بأجر أنوسري چۆن توونی بوونێک بە ئەجر ئەنووسرێ فەرمێسکێکیش غەمێکیش بۆیە لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەو غەم و هەمانەی کە بە دڵی موسڵمانە گوزەر ئەکا ئەو غەم و هەمانەی بە دڵتا گوزەر ئەکا خەفەتباری پارەت نییە خەفەتباری مشکلەیەکت هەیە خەفەتەکان گوناهت لێ ئەوەرێن چکە بە عەبدایەتی بۆ تۆ ئەنووسرێ هەر غەم و خەفەتێ بە دڵی تۆیەت ئەوە ئەثەری مەحەبەتە بۆیە هەمووی بە ئەجر و پاداش بۆ تۆ ئەنووسێ و گوناه لە تۆ کەمەکاتەوە گوناه لێ ئەوەرێن خوای گیان ئێمەی گوناهبار لە ئەم ڕۆژەیە لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر گەورە لە خزمەت کۆمەڵی ئاەتی زۆر پیرۆز فەرمایشتی پێغەمبەریانە صلی الله عليه و سلم ئەم کەمە ژیانەی خۆمان بەسەر برد یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم تۆزەمان لێ قبول کە یا رب العالمین یا ربی خوایە دڵ و دەروونمان پڕکە لە خۆشەویستی خۆت خوای ئیمانمان دامەزرێنە خوای عاقبەتمان پڕخێرکە یا ربی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ربی خوایە هەر گوناهێ کردومانە بە ئاشکرا بە پەنهان عەفومان کە یا ربی خوایە تۆ خۆت شاهیدی ئێمە هیچ کاتێک گوناهمان بە عینادەوە نەکردووە خوایە شەرمەندەین یا ئیلاهی کە شەهوەت زاڵ و بەسەرمانە گوناهمان کرد عەفومان کە یا رب العالمین بە بەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمە دڵمان دامەزرێن لەسەر خواناسی شیرینی ئیمان بخرە ناخی دڵمانەوە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و برادەرمان ببورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە هەموو ژیانمانە لە گوناهی ببورە خوایە هەر کەس غەیبەتی کردوین لە گوناهی ببورە خوایە هەر کەس بهتانی بۆ کردوین لە گوناهی ببورە یا ربی خوایە هەر کەس زەنێکی خراپی پێ بردوین لە گوناهی ببورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەموو گرفتەکانمان چارەسەرکە خوایە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار و لات یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحمەتی ئاسمانی خۆت بەسەرمانە ببارێنە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەو کوڕانەمان ئەو کچانەمان کە هاوسەرگیریان نەکردو خوایە بە حیا و شەرم و بیان خەرە ماڵی خۆیان یا رب العالمین ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە پەروەردگارە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەسێکمان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەم دنیاە زەلیلمان مەکە لە بەردەستی دوژمنانمانە زەلیلی دەستی نامردمان مەکە محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ربی خوای لەم دنیاە دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیاە دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ پەروەردگارە ئێمە زمانمان کولە لە دوعایە دوعا ئەکەین بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ربی خوای ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریە هەر چاکەیەکی داوا لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ربی خوایە لە بەهشتا لە خزمەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە لە گوناهەکانمان ببورە عاقبەتمان پڕخێرکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري خوالي من قبولك